هەڵمەتی زاگرۆزانە هەڵمەتی ژیانەوەی کولتوری ژینگە دۆستانە و سروشتیانەی کۆمەڵگەی کوردیە. هەڵمەتی زاگرۆزانە لە ساڵی 2018ەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە باشووری کوردستان ئەنجام درراوە. لە باشووری کوردستان بەدەست پێشخەری ڕێکخراوی سروشتی کوردستان ئەم هەڵمەتە ئەنجام درراوە. ئەم ساڵ لە بانگەوازێکدا بەدەست پێشخەری ڕێکخراوی سروشتی کوردستان و ئەکادیمیای ئیکۆلۆژی و چەندان ڕێکخراوی دیکەش هاتنە ناو تۆڕەکەەوە تۆڕێکمان دروست کرد کە تیمی ژینگەی ڕێکخراوی ئازاد بوون و شاخەوانی پیرەمەگرۆن و سەنتەری وەرزش و شاخەوانی هەموو پێکەوە تۆڕێکمان دروست کرد بۆ ئەوەی کە ئەم ساڵ هەڵمەتی زاگرۆزانە زیاتر بە کۆمەڵایەتی بکەین و خەڵکێکی زۆر بەشدار بێ و لەسەر ئاستی ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژئاواش هەڵمەتەکە دەستی پێ کردووە. لە باشووری کوردستان ئەمڕۆ یەکەم ڕۆژی هەڵمەتەکەیە لە قۆپی قەرەداغ بەڕێوە ئەبرێ بە باشداربوونی ژمارەیەکی زۆر لە چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگا و بۆ ماوەی 25 ڕۆژ بەردەوام ئەبێ و هەڵمەتەکە بە ئامانجی ئەوەیە کە ئەو قڕکاری و ئەو لە ناوبردنەی دارستان و چیا و سروشتی کوردستان هەیە ئەمە وەڵامێک بێ لەوەی کە ئێمە بە بەردەوامی ساڵانە ئەم هەڵمەتە بکەین بە نەریت و بەردەوام بێ. زۆر پرسێ بۆ بەڕوو بۆ لەم هەڵمەتانە بە تایبەتی هەڵمەتی زاگرۆسانە هەر زۆربەی زۆری ڕوانەکان بەڕووە لەبەرەوەی ئێمە وەکو زاگرۆسنشین یەکێک لە ڕەسەنترین نەتەوەکانی زاگرۆسیش کورد زاگرۆسنشینە و ئەتوانم بڵێم بەڕۆژ ڕەمزی کووردە وەک چۆن یۆنانیەکان ڕەمزیان ئێستا گەرسەیری کەیت زۆرترین شانازی بە زەیتونەوەکەن ئیسپانیەکان بە زەیتونەوە ئێمەش درەختی بەڕوویەکێک لەو درەختانەی کە ڕەگی لەگەڵ کەلتوری ئێمەیان ڕۆشتۆ بۆیە بێ شانازی پێوە بکەین وەروەها درەختێکی ڕەسەنی خۆڕاگریشە واتە بەرگی گۆڕانی کەشەوە ئاگرێ یەکێک لەو خاڵانەی کە زۆر پشتی پێبەستین بە تایبەتی لەو ناوچانەی کە خۆی دارستانی بەڕوو بووە بە هۆکارێکە سووتێنرێ لە ناوچێ یان هۆکارێ لە هۆکارەکان ئێمە ئەو هەڵمەتانە لەو ناوچانە دەست پێەکەی بەرزی ئاستی ڕووی دەریا ڕواندنی جۆرێتی ڕۆکەکە دیارریەکە بەڕوو دائیمەن لە ناوچە بەرزەکانە ئەڕۆی بەڵام لە ناو شارەکانە زیاترە و هەڵمەتانە بۆ نمونە سنۆبەریا تاتووە ئەو درەختانە ئەڕۆیە نەک بەڕوو لە ناو شاری سلێمانیە لەوانەیە لە 100 بەڕوویەک بڕۆی بەڵام لەم ناوچانەی کە مۆتنی خۆیەتی شوێنی خۆیەتی بە دڵنیاییەوە توانین بڵێن لە 175 درەختەکان ئەڕوێن وەروە گۆڕانی کەشەوەش کاریگەری زۆر زۆرە یعنی ئەو درەختەی کە 10 ساڵ پێش ئێستا ڕوانومانە ئێستا ناتوانینەوە بڕۆین نەبێ دیسانەوە بگەڕێنەوە بۆ ئەو درەختەی کە بەرگی زۆرترین بەرزبوونەوەی پلەی گەرمی و نزمترین دەرەجەی حرارە ئەگرێت.